بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێ لە سیستاندەرەوە لەگەڵتانین. موچەی فەرمانبەران لە نێوان لاوازی پەرلەمانی کوردستان و بەهێزی پەرلەمانی عێراق لە پرۆژە یاسای بودجێ عێراق کە حکوومەت ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی کردبوو هەر فەرمانبەرێک موچەکەی لە نێوان 500,000 دینار بۆ ملیۆنێک دینار بووایە سەدادەی لێ دەبڕدرا. هەر کەسێکیش موچەکەی لە نێوان ملیۆنێک دینار بۆ 1.5 ملیۆن دینار بووایە ئەوە سەدا 20 لێ دەبڕدرا. ئەوانشی موچیان لە 1.5 ملیۆن زیاتر بووایە سەدا 30 موچەکەیان دەبڕدرا. بەڵام لە گفتوگۆکانی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران ئەو بڕگەیە لابرا و لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران جەختی لەوە کردەوە جگە لە پلە باڵاکان کە بەڕێوبەری گشتی بەرەو سەرەوە دەگرێتەوە نابێت لێبڕینی موچە فەرمانبەرانی ئاسایی بگرێتەوە. ئەوە لە کاتێکدا لە ساڵی 2016ەوە پاشەکەوت و لێبڕینی موچە و دواکەوتنی بەسەر فەرمانبەرانی هەرێم سەپێنراوە. تاکو ئێستاش پەرلەمانی کوردستان نەیتوانیوە مافی موچە خۆران بپارێزێت لە کاتێکدا بڕیاری پاشەکەوتی موچە هیچ پاڵپشتێکی یاسایی نەبوو. بۆ ئەم مەبەستە زۆر بەڕێز دکتۆر ڕەعەد ڕەفعات لە ستودیۆ میوانمانە کە بەڕێزیان مامۆستای زانکۆیە. بەخێر بن کاک دکتۆر. سلامت بژیت. کاک دکتۆر ئەگەر باسی ئەوە بکەین جیاوازی نێوان پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق. پەرلەمانی عێراق دەبینین پارێزەرێکی زۆر باشە لە بۆ مافی فەرمانبەرەکانی، لە هەمان کاتدا دەبینین لە کوردستان وەک ئەوەی هیچ نەبوو بێ بە لێبڕینەوە بە پاشەکەوتەوە فەرمانبەران بەر لێ شاوە کەوتون کەچی بێدەنگیان هەڵبژاردەوە یان هەتا ئێستا پەرلەمان نەیتوانیوە ئەو بڕیارانە هەڵوەشێنێتەوە. بەڕێسان لەم بارەیەوە. سوپاس دەکەین، سوپاسی و بەرنامە دەکەم. بەڕاستی ئەوەی سەرنج بێ لەسەر پەرلەمانی کوردستان پەرلەمانی هەرێمی کوردستان ئەوەیەکەوە لاوازەکەش بۆ چەند کارێک دەگەڕێتەوە. ئەوەیەکەوە لە هەرێمی کوردستان وای لاتەوە وەکو عورفێکی لاتوە سەرۆک حیزبەکان هەروە کاربەدەستە باڵاکانی ناو حیزبەکان ئەوەی خاوەن بڕیارن کەم وایە بچنە ناو پەرلەمانی هەرێمی کوردستان لەوێدا ململانە سیاسی و چێشمە پرسە ئابووری و سیاسەکان تێدا یەکلا بکەنەوە. بەڵکو دەتوانین بڵین نەک تەنانەت پلە دووەکان پلە سێ و پلە چوارەکانی کەوادری وەسەط دەنێرن ناو پەرلەمان بە گوێرەی ڕۆپۆرت وەکو ڕۆپۆرتێک تەعاملیان لەگەڵ دەکەن ناو پەرلەمانی هەرێمی کوردستان. بۆیە سیر دەکەین تەنانەت زۆر جاران لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانیشدا سەرۆکی لیستەکان وایە سەرۆکی حیزبەیان کەسێکی بنەماڵی بەرزی حیزبەکانە، بەڵام لە کاتی لە دوای هەڵبژاردنەکان کاتی ئەنجامەکان دەدەچن سیر دەکەین ئەو کەسانە بێز دەکەن بچن ناو پەرلەمان، بەڵکو پێیان ئاسایی ببنە وەزیرێک بەڵام پێی ئاسایی نەبێتە سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان. کەواتە دەکرێت بڵین لە کوردستاندا پەرلەمان کە دەسەڵاتی تەشریعی هەیە لاوازترە لە دەسەڵاتی تەنفیزی؟ بێگومان هەروەکو باسم کرد پێی ئاساییە بێتە وەزیرێک لە ناو حکوومەت، بەڵام پێی کەمیە پێی لەنجیە ئەگەر بێتە سەرۆکی پەرلەمانی کاتێکدا لە ڕۆی ئیداری و پەرلەمان دەکەین تەنانەت لە بنەماڵە حکومڕانەکانی هەرێمی کوردستانیش سیر بکەن ناو پەرلەمانی هەرێمی کوردستان کەس نییە سەرۆکی پەرلەمان بی جێگری سەرۆک بی سکرتێری پەرلەمانی ئەندامی پەرلەمانیش بن، بەڵام ئاساییە لە بنەماڵە حکومڕانەکان سەرۆکی حکوومەت بی جێگری حکوومەت بی وەزیر بی. کەواتە لێرەدا تەنانەت هەر ئەمڕۆکەوە سیر دەکەین لە کاتێک پارێزگاری هەولێردانرێ سیر دەکەن سەرۆکی فراکسیۆنی حیزبێکی باڵا دەستە پێی ئاساییەکەوە بکرێتە پارێزگار کەەوە پارێزگار چ لە ئاستی پۆست لە ئیمتیازاتدا بچووکتر و نزمترە لە ئەندام پەرلەمانی دەسەڵاتی تەشریعی، بەڵام پێی ئاساییە بێتە پارێزگار با بچوش بکرێتەوە. لەبەرەوەی شوێنێکی تەنفیزیە و دەسەڵاتی فراوانترە و کەمتر وایە لە پرسینەوە لەگەڵ بکرێت. لە کاتێکدا دەسەڵاتی تەشریعی دەسەڵاتی یەکەمە لەبەرچی واکراوە بە ئامانج وا لێکرایە کە پەرلەمان بۆ نمونە ڕۆڵەکەی وا لاواز بکرێ لە برێوەی خەڵک یان بە تایبەتی دەسەڵات دارەکان ئەوەندەی ڕوو لە پەرلەمان بکەن بچن ناو پەرلەمان خۆیان بسلمێن دێن زیاتر لە دەسەڵات تەنفیزیەکە کار دەکەن. بەداخەوە پێشتر وتوومە پەرلەمانی هەرێمی کوردستان هەموو پەرلەمانێک لە جیهاندا سێ ئەرکی سەرەکی هەیە زۆر. یەکەمیان تەشریعکردنە، دووەمیان محاسەبە و لێپرسینەوەی لە بەرپرسان، سێمیان دانانی پرۆژە یاسای بودجەیە. بەداخەوە لە هەرێمی کوردستان بۆ چەندین ساڵە ئەو ساڵ داناوە بودجەیەک دابنێنش بە تەخمینی کەەوە چەندین بەڵکو گەندەڵیەکان و لێبڕینی موچەی فەرمانبەرانی بکەن بە یاسا، لەگەڵ ئەوەشداوە مانجی دووە تا ئێستا ئەو پرۆژە یاسای بودجە دەرنەچوو، بەڵام پێشتریش چەندین ساڵە نە بودجەمان هەبووە نە یاسایەکی کەوا پەیوەست بوو بە ژیان و بژێوی خەڵک توانراوە دەربکرێ، نەتوانراوە بەرپرسێکی نەک وەزیرێک سەرۆک وەزیرانێکان جێگری سەرۆک وەزیران، بەڵکو نەتوان بەڕێوەبەرێکی گشتیش بان بکرێ محاسبە کرد لێپرسینەوە لێ بکرێت لە پەرلەمان. بۆیە پەرلەمانی هەرێمی کوردستان توانێت بەتاڵ و بۆش بووە لە ناوەڕۆکی خۆیدا وەکو پێویست نەک وەکو پێویست
تەنان وەکو ئەرکە ئەساسیەکانی خۆی نەیتوانێت جێبەجێ بکە بەڕاستی بووتە بارگرانی بارپرسی لەسەر خەڵکی هەرێمی کوردستان تەنها بووتە دیوەخانێکی پارەوەرگرتن و موچە و بودجەیەکی زەبەلاح لێ خەرج دەکرێت بێ ئەوەی کەوا هیچ لە سێ ئەرکە ئەسەرچیەکان ئەنجام دات. ئەگەر تەماشا بکەین نەبوونی وەک باست کرد پەرلەمانێکی بەهێز پەرلەمانێکی بەهێزمان نییە لە هەمان کاتشدا دادگایەکی دەستوری بەهێزیشمان نییە فشارەکانی ئۆپۆزیسیۆن و شەقامیش لاوازە کەواتە لە 2021 چاوەڕێی چی دەکرێت سەرشانی هاوڵاتیان قوڕس دەکرێت چی لێ دەکرێت بێگومان وا چاوەڕوان دەکرێتەوە باری گوزەرانی خەڵکی بەرە و قورستر بڕوە بە تایبەتی ئەوەیەکەوە ئۆپۆزیسیۆنێکی کارامان نەماوە ئەو ئۆپۆزیسیۆنێکەوە پێشتر حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێم تەنها بە بەیان نامەیەکدا ئامادەباشی سەربازیان بۆ دەکرد و چەندین بڕیاری چارەنووساز و بەهێزیان دەردەکرد لە پێناوێکەوە دەنجی ئۆپۆزیسیۆن بکەنەوە و خەڵک ڕازی بکەن ئێستا ئەو ئۆپۆزیسیۆنە بە تەواوی کب بووە و نەماوە هەروەها دەنجی فشاری خەڵک و جەماوەریش تا ڕادەیەک لاواز بووە بەگرتن و لێدان و کوشتن و هەروەها داخستنی ئۆفیس و هەروەها زیاترکردنی فشارەکان لەسەر دامەزراوە مەدەنیەکان و ئیعلام و ڕاگەاندنەکان وای کردەوە دەنجی فشار بۆ ماوەیەکی کورتیش بێ لەو ماوەیەدا ئێستا خەفەکراوە و کەس کراوە لاواز کرایە بە هەمان شێوەز ئەمە دادگاکانمان سربەخۆ نینەکەوە هەمومان دەزانین حزبەکانی دەسەڵات ڕۆڵی گرنگیان هەیە لە بەڕێوەبردننی کەیسە سیاسیەکانیان من دەڵێم لە کەیسە سیاسەکاندان سربەخۆ نینە بەڵام لە کەیسە مەدەنیەکان تا ڕادەیەکی زۆر سربەخۆنە ئەوە قەناعەتی خۆمە لەگەڵ ئەوەشدا ئەمە دادگایکی دەستوریشمان نییەکەوە لە سەروی هەموو دادگای دەستوری بۆ چییە بۆی منازعات و کێشە لە نێوان دەسەڵات تەنفیزی و تەشریعیەکان هەبێت لە ناوان دادگاش هەبێت ئەو یەکلای بکاتەوە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەو شتانە وجودی نییە خاڵشتر ئەوەیەکەوە هەروەکو باسمان کرد یعنی پەرلەمانی هەرێمی کوردستان لەسەر پەرلەمانی عێراق تا ڕادەیەکی زۆر لاواز سیر دەکرێت لەبەرەوەی لە پەرلەمانی عێراق زۆربەی هەرە زۆری سەرۆک حزبەکان سەرۆکی فراکسیۆنە گەورەکان ئەوانە کاربەدەست و بڕیار بەدەستی حزبەکانیانن چێشمە و هەروە ململانە سیاسیەکان لە ناو پەرلەمان یەکلا دەکرێتەوە هەر پەرلەمان سەرۆگۆزیران دادەنێ پەرلەمان سەرۆگۆزیران لاددا پەرلەمان وەزیر لادەدا پەرلەمان وەزیر دادەنێ کەواتە بۆ هەموو شتێک دەگەڕێنەوە سەر پەرلەمان تەنانەت بۆ پلە باڵاکانی سەربازی و پلە باڵە مەدەنیەکانیش بەڕێوەبەری گشتی و بەرەو سەرتور ڕاوێژکار و سەفیر قۆنسۆڵ هەروەها ئامرلی و ئەوانە هەمویان هەرە زۆریان لە ڕێی پەرلەمانەوە دادەنرێن ئەوەی کەوا دانراوەش بۆ وکالەتەوە بەنایاسایی دانراوە کەواتە پەرلەمان لە چاو پەرلەمانی عێراق لە چاو پەرلەمانی هەرێمی کوردستان ڕۆڵێش زۆر گرنگ و بەرچاوی هەیە ئێستاش دەبینین هاتەنان لە بودجەی بەشە بودجەی هەرێم لە بودجەی حکوومەتی فیدرالی عێراق ئێستا کازمی و حکوومەتی کازمی یاسایەکەیان مادەیەکی باش دانراوە بۆ هەرێمی کوردستان بەڵام لە پەرلەمانەکە چەقیوە و دەستکاری دەکرێت و گۆڕانکاری لێ دەکرێت بەو شێوازێکەوە دانراوە ناڵم تێبڕ کەچی لە هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە پەرلەمانمان بووتە دیوی دووەمی حکوومەت هەرچی بێ حکوومەت بەداخەوە ئێستا بە یاساوەیان لێکردەوە هەر یاسایەک ڕەهەندێکی دارایی هەبێ دەبی حکوومەت بیکات و بینێرێت و موافقەی لەسەر بکە کەواتە تەنانەت تەشریعکردنەکەشی لە دەست نەماوە ئێستا پەرلەمانی هەرێمی کوردستان خۆی دەبا لە ڕووی ڕەهەندی بودجەی وەبەرهێنان دەسەڵاتی هەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بەخۆی دەستکاری بکە بەڵام پەرلەمان بووینێ بەڵام بەداخەوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەک بودجەی وەبەرهێنان بودجەی تەشغیلی بودجێ بەکارهێنان موچەش دەستکاری دەکات و لێبڕین دەکات پاشکەوت دەکات بێەوەی پەرلەمان هیچ کاردانەوەی هەبێت دەستەکانت خۆش بێ لە خزمەتتان سوپاس لە پرسی ستاندەرەوە لەگەڵتان بووین تا بەرنامەیەکی دیکە سپاردەی خودا بن